پێداگری لەواکەن کە بەرمیلی دووەمی سوتەمەنی بۆ سنووری قەزاکەمان دابین کرێت کە بەرمیلی بە 130,000 تەوەزیعکردن نییە ئەوە فرۆشتنەوەی نەوتە بەم خەڵکە تا ئێستا دوو مەرزمان هەیە بەڵام یەک ڕێگەمان هەیە. ئەم شەش مانگە ئەگەر یەک زۆپاشدا بنیت تۆ زیاتر لە چوار بەرمیل نەوت سەرفەکات. لە ڕاستیە داواکاریەکە داواکاریەکی قورس نییە و حەقی ڕەوای خەڵکی پێنجوێنە کە داوای سوتەمەنیەکەن داوای دابەزانی نرخەکەیەکەن بەڵام بەداخەوە وەکو پێویست مەسەلەن بەدەم منداوانم نایەن ئێمە ئینشاڵا لە هەفتەیە ئایندایە لەگەڵ نوێنەری خۆپیشاندەران سەندارین بەڕێزان پارێزگای سلێمانی جوونی پارێزگای سلێمانی یەکەین پێداگری لەواکەن کە بەرمیلی دووەمی سوتەمەنی بۆ سنووری قەزاکەمان دابین کرێت. من ئەمڕۆ هاتوومە دەستە جادە بۆ ئەوەی داوای حەقی خۆمان بکەن کە وەرگرتنی نەوتە ئەوش مافی خۆمانە بەڵام بەم شێوەی ئێستانە کە حکوومەت تەوزیعی کاکە بەرمیلی بە 130,000 تەوەزیعکردن نییە ئەوە فرۆشتنەوەی نەوتە بەم خەڵکە ئێمەمانە وەکو حکوومەتی عێراقی کە بە 30,000 تەوەزیعی کا دوو ئەم بەرمیل نەوتە خاڵی یەکەمی 130,000 ئەمانەتە دوو بەرمیل نەوتەکە وەریەگرین ئەوەی خاڵیە سێ جاری وای نەوتەکەش بە عەمەل نایە ئێمە ئێستا داوای ئەوەیەکەن کە دوو بەرمیل نەوتمان باتێ لەبەرەوەی منتیقەکەمان منتیقەیەکی کوێستانیە پێویستمان بە نەوتە و پێنجوێن خاوەنی سەرمایەکی زۆرە ئێمە خاوەنی دوو مەرزی نێودەوڵەتین لە کاتێکە یعنی لەبەروی مافی خۆمانە وەکو ساڵانی ڕابردوو بە 50,000 بێ بە کەمتر بێ ئێمە 8 ساڵە پرۆژەکان لە قەزای پێنجوێن وەستاوە لەسەر ئەو هەموو داهاتەیە معقولە لە دوای 8 ساڵ پرۆژەکانمان بەگەر نەکراوەتە تا ئێستا یەک پرۆژە لە پێنجوێن نەکراوە پێنجوێن خاوەنی زۆرترین داهاتە پێویستە داواکاریەکانمان زۆرە کە تا ئێستا حکوومەت هیچ ئاوڕێکی لێ نەداوێنێتەوە لەوانە تا ئێستا دوو مەرزمان هەیە بەڵام یەک ڕێگەمان هەیە یەک ڕێگە یەک سایدمان هەیە معقول لەسەر ئەو هەموو داهاتیان نەتوانن یعنی ڕێگەیەکمان بۆ بکەنە دوو ساید. هاوڵاتیانی پێنجوێن لە دوێ ئەم کاتەوە لەسەر جادەین داوای مافی خۆمانەکەین داوای سوتەمەنیەکەین بۆ زستان پێنجوێن زستانێکی سارد و سەخت و بەسەڵێکی هەیە پێویستەکە زیاد لە 6 مانگ پێویست بە ئاگر و ئامێری خۆگەرمکردنەوە هەیە ئەم 6 مانگە ئەگەر یەک زۆپاشدا بنیت تۆ زیاتر لە چوار بەرمیل نەوت سەرفەکات زۆپایەکی تۆربۆکە کەمترین نەوتی ئەوێ شەو ڕۆژە 4 لیتر نەوتی ئەوێ ئەگە حسابیکەی شەو ڕۆژیشکە ئەم زۆپایە بۆ 6 مانگ 4 بەرمیل بۆ یەک زۆپا یەک جۆر گەرمەکە و ئێستا وەکو باقی شارەکان کە ئەم نەوتە ئەندێرن بە 130,000 بۆ ئێمە لەبەر ئەوەی ئەم ناسای شتێک نەچێ وڵاتەکە نەشێوە لەوە زیاتر و حکوومەت بێباکە بەرامبەرمان